ئەم بڕیارە هەموو شتێکی هەموو بڕیارەکە لە زیانی هاوڵاتیە لە بێ لە نووسەکان لە هاوڵاتیش ئەم ئەڵێت ئەبێت سیارەکانتان مۆدیلی 2008 دەبێت لە عینەکە تا ساڵانە بیمەبەن بە حکوومەت چیە سیاری گەورە ملیۆن و 200 دیناری بۆ دیاری کراوە پێشتر نەیبووە سیاری بچووکیش بڕی 500 دیناری بۆ دیاری کراوە لە عینە کاتیشە زەری بەشمان دێ بسەنگن ساڵانە عەرزێکی 600 مەتریمان هەبێت بیناکەمان بکەین هەموو نووسەکان بیکانەکە بکەن بە 4 هۆدەیتی هەبێت لەگەڵ 2 دەوارێتە لە عینە کاتیشە ئێمە ساڵانە کەس زەری ببین و بیمە حکومەت بین و سیارەکانمان 3 ساڵ جارێ بگۆڕین ئەو مەرجانە بە ئێمە قبول ناکەین دەبەرێک ئێمە پارە لەسەر هاوڵاتیان زیاد بکەین سعاتەکان ئەڵێ بێ زیاد بکەن بیکەم بە چەند ساعت سعاتەکان خۆی 12 سعاتە وابزانم 6 سعاتە بێ بکرێ بە 12 سعات ئەوەش بۆ سەر هاوڵاتی زۆر بارێکی گرانە بێت بڕە پارەکە سعاتێک 26,000 ئەبێ 6 سعات بە 26,000 ئەو کاتە ئەبێ بە 12 سعات ینی 200 تقریبا 250,000 240,000 بێ بە ئەو کاتە بارێکی قورسە بۆ سەر شانی هاوڵاتیان